گەرمانەوێت لە لەشکرچێشەکەی تورکیا و لەو پەلهاوێژنەکانی تورکیا بۆ مەسەلەی هەم باشوور و هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جوولەی تورکیا ببینین ئەبێ حسابێ وێ بکەین کە مەبەستی لە پاوانکردن و داگیرکردنە بەڕاستی داگیرکاری لەسەر ئاساسی گەڕانەوە بۆ سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانی بۆیە ئەوەی کە ئێستانە کە بە هەر بیانوویەکە بە بیانووی پەکەکەیە بە هەر بیانویشکەیە کە داخلی ناو هەرێمی کوردستان بووە ئێمە دەبێ ئەوە بزانین کە ڕاستە لێرە ڕەنگە بیانەوەی لە بەردەست بێ کە پەکە لێرێ بەڵام لە مەسەلەن لە زۆربەی وڵاتانی دیکەش تورکیا ئەوێت مەسەلەن ئەو ناوچانەی کە پێشتر لەژێر قەلەمڕەوی ئیمپراتۆریەتی عوسمانی بۆ بیانگەڕێنیتەوە کاوەش یەک لە ئەجندای خوانەکەی ئەردۆغان و ئاکەپێ بەڕاستی ئەوە پێویستی بەوەی هەیە کە کورد بۆ خۆی ینی وەکو نەتەوەیەک پێویستی با شیاربوونەوە هەیە بەڕاستی چکە ئێمە دەبێ حسابێ وەش بکەین کە هەموو ئەو نەتەوە سەردەستانەی چۆک و تورکە چۆک و عەرەبە چۆک و فارسە ئەوانە لەسەر ئەساسی سڕینەوە و ئەسمیلاسیۆنی کورد ئەوانە یەکیان گرتێ بۆیە پێویستە کورد لەو خەتەرانە ئاگادار بیتن ئەگەر وانەکە باوەڕەکەم ئەوانە زۆر بەجددی ئیش لەسەر ئەو مەسەلەیەکەن وایەکەن کە هەموو کیانێک کە ئێستا لە باشووری کوردستانی هەیە ئەوەی لە بین بن و زۆرترین هەوڵی شەدرێت کە لە ڕۆژاوای کوردستانیش کە خۆشبەختانە کیانێک دروست بووە کە پێکەوەژیانی گەلانە لەوێندەرا لەسەر ئەساسی بیر و بۆچوونەکانی فەلسەفە و تێڕوانینەکانی ڕێوەراپۆ کە پێکەوەژیانێکی گەلان دروست بووە ئەوانە ئەوەشیان ناوێتن ئەیانەوێت لەوێ شتێک بدەن ئەوەش پێویستی بە جارش کە ینی گەڕانەوەی بۆ مێژوو جارش کە خوێندنەوەی تاچی کووردە بۆ خۆی وەکو فەرد ئایا خوێندنەوەی مێژووی خۆیتی مەسەلەن وەکو فەردێکی کورد ڕێگ و ڕیشەکانی خۆی و شوناسی خۆی بخوێنیتەوە بۆی بزانی ئەو لە چێ هاتیە و مەسەلەن بە چ ڕۆژگارێک گەیشتێ و چێ وای لێ کردێ کە مێژوەکەی بشێوێندرێت و خۆی نەناسیتەوە باوەڕم کە پێویستی بەوەی هەیە کە جارێک کە کورد بیر لەوەی بکاتەوە کە وەکو هەموو وڵاتانی دنیای بە تایبەتی مەسەلەن ئەگەر چاو لێ بکەی زۆربەی وڵاتانی عەرەبی مەسەلەن کۆمکاری عەرەبیان پێکەنایە و لەسەر پرسی بە عەرەببوون و پرسی بە ئیسلامبوون ئیشەکەن بەڕاستی و ئەتوانم برم کۆمکاری عەرەبی بوویتە پشتگیریەکی باش بۆ ئەو وڵاتە عەرەبیانە کوردیش پێویستی بۆ مەسەلەی هەیە کوردیش پێویستی بە کۆنگرەی نەتەوەیی هەیە و ئەو کۆنگرەیە ببێتە توانم برم ببێتە چەترێک هەموو لایەنەکانی مەسەلەن ناکۆک پێکەوە کۆ بکاتەوە بەڵام بەداخەوە ئێمە بینین لێرە لە کوردستان ینی لە هەر چار پارچەکەی ئەتوانم برم لە کوردستان ئێمە حزبایەتیەکەین پارتایەتیەکەین یەکێتیەکەین شوێیەتیەکەین ئیسلامەتیەکەین بەڵام ئەوەی کە نایکەین کوردایەتیە بۆیە من بە قەناعەتی خۆم لە ئێستادا پێویستی بەوەی هەیە کە کورد بۆ خۆی هەم قسەی هەبێ و هەم کرداریشی هەبێتن لەو باوەڕەشم کە هاتنە پێشی یاخود داخلبوونی جەیشی تورکی بۆ ناو هەرێمی کوردستان پێویستی بەوەی هەبیتن کە ئێمە چوەکو هاوڵاتی چوەکو لایەنە سیاسیەکان چوەکو حکوومەت ئێمە هەڵوێستمان هەبی بەڕاستی هەڵوێستێک بیتن لەسەر ئەساسێکی نەتەوەیی بیتن چیتر ڕێنەدەین ئەو پەلچێشیە و ئەو لەشکرچێشیە درێژە بچێشی لەبەرەوەی ئەمە واز دەکەن کە ئیدی چارەنووسێکی خراپێ بێت ئێستا ژیانی زۆر جار کە دەبینی گرژێک دروست دەبێتن بۆ نمونە ئەگەر زیینی وەرتێ بنمونە وەربگرین ینی دەبینین کە بەڕاستی ئەو حزبانە حزبە سەرەکیەکان لە هەرێمی کوردستان لە بەشەی باکوور ینی هەمیشە ینی ئەوەندەی ئەجندای وڵاتانی هەرێمیان جێبەجێ کردو ینی کەمتر پرژاونە سەر بەرژەوەندیە باڵانەتەوەی نیشتیمانیەکان بۆیە ینی جابەجا ئەو شتانە ڕوودەداتن ئەمەش بەڕاستی بۆ شقامی کوردی بۆ گەری کورد بەتاڵ لەم بەشەکانی کوردستان جێی نیگەرانیە چکە ئەمڕۆ کاتی ئەوە نییە دەبێت کۆنگرەی نەتەوەی زیندوو بکرێتەوە بایەخی پێ بدرێتن یان ئەگەر تەماشاکەی کۆنگرەی نەتەوەی چەند دانیشتێکیان کرد لایەنەکان بەڵام لەسەر چەند شتێکی لاوەکی و بەژاندی تەشی حزبی نەگەیشتنە ڕێکەوتن بۆیە بەڕاستی ئێستا کات جیهان بە باردۆخێکی قەیراناویدا تێپەڕی بەتابەتی ڤایرۆسی کۆڕۆنا هەیە وەروە قەیرانی ئابووری هەیە لە دنیادا و ئێمەی کوردیش بەڕاستی زەرێکی زۆرمان بەرکەوتووە لەو قەیرانە ئابووریە بۆیە ناکرێتن ئێمە ینی حزبەکان حزبە باڵادەستەکان
ئەوەندەی خەریکی میلانی حەزبی و بەرژەوەندی باڵاکانی خۆیان و جێبەجێکردنی ئەجندای دژمنکارانەی دەرەچی و هەرێمایەتی بن دەبێت خەریکی جێبەجێکردنی بەرژەوەندی باڵاکانێتەوە نیشتیمان بن چکە بەڕاستی ئەوەی هەیە بە ئاسانی بەدەست نهاتووە بە قوربانی و شەونخۆنی زۆری گەلی کورد بەدەستهاتووە بەڕاستی ئەو حەزبانەش لە ئێستادا بەو شێوێ دووبەرەکی ناکۆچی هەیە هەرجارێ ینی دڵتەنجی و خەم ڕەشببینی دێخنە نێو خەڵکی کوردستان جێی نیگەرانیە ینی هیوادارین بەڕاستی بەسە ئێمە زۆر بێزار بووین لەو دووبەرە چییە لە هەموو ناکۆچیان هەرجارە لە ژێر ناوێک و لە شوێنێکدا زەقی دەکەنەوە زیندی و دەکەنەوە و دڵی دایکانی شەهید و کەسوکاری شەهید و دڵسۆزانێتەوە نیشتیمان پێی دەڕەنجێ و پێی بریندار دەبێت باواز لە جێبەجێکردنی ئەجندای دەرەچی بێنین و دەست لە ناو دەست چونکە ئەمڕۆکە لە هەموو کات پێویستیمان زیاتر بە ئاشتی کۆمەڵاتی و ئاشتی لە نێولایەنە سیاسیەکان هەیە چونکە بەم جۆرە دووبەرەچیە و بەم جۆرەی کە بەدوای ئەجندای وڵاتانی ئیقلیمیەوە بین هەمیشە ینی درزێکی وەکو خەرنگ دەکەوێتە نێولایەنە سیاسیەکان و بەرژەوەندی باڵاکانێتەوە نیشتیمان.